هەر لێرەوە ئامارێکی نافەرمی کوشتنی ژنان لە هەرێمی کوردستان ڕدەگەیەنین کە چی داخە چەندین ساڵە بە پاساوی جۆرا و جۆر حکوومەتی هەرێمی کوردستان ئامارەکانی کوشتنی ژنان بەنهێنی دەهێڵێتەوە و ئاشکرایان ناکات. ئەمڕۆ ئامارێکی نافەرمی و شۆکهێنە ڕدەگەێنین کە ئەویش لە ماوەی 11 مانگی ڕابردوودا کۆکراوەتەوە بریتیە لە 53 ژن کوژراون. ئەم ئامارە زەنگێکی مەترسیدارە و پێویستی بە هەڵوەسە لەسەرکردنە. ئێمە ئەمڕۆ بە 53 ماسکەوە دەبینە دەنگی ئەو ژنانەی تیرۆت کراون و کوژراون. ئەو ژنانەشی ژیانیان لە مەترسیدایە. ئەم ئامارە ڕۆڵ و ئەدای حکوومەتی هەرێمی کوردستان دەخاتە ژێر پرسیارەوە. ئاماری نەتەوەگرتنەکان سەبارەت بە ژن کوشتن. توندوتیژی دژ بە ژنان و کچانێکێکە لە بڵاوترین پێشەلکاریەکانی مافی مرۆڤ. وە کوشتنی ژنان یەکێکە لە قورسترین شێوازەکانی توندوتیژی کە لە هەمان کادا دەتوانرێت ڕێگری لێ بکرێت کە زۆر جار دوا بە دوای زنجیرێک توندوتیژی دیکە ڕوودەدات. ژنانی نەتەوەیەگرتوەکان ناوەندی نەتەوەیەگرتوەکان بۆ تاوانەکان نوێترین لێکۆڵینەوەی خەمڵاندنە نوێیە جیهانی و هەرێمیەکانی بەردەست دەخات لەسەر ژنان و کچان کە لەلایەن هاوسەرە یان ئەندامانی تری خێزانەوە کوژراون. لەگەڵ نوێترین داتاکان بۆ ساڵی 2024 نزیکەی 50,000 ژن و کچ لە چوارچێوەی خێزانەکانیاندا کوژراون. نزیکەی لە 60% هەموو ئەو کوشتنانە بەمەبەست بوون. واتە بە نزیکەی 137 ژن و کچ هەموو ڕۆژێک لەلایەن کەسێک لە خێزانەکەی خۆیانەوە دەکوژرێن. ئەفریقا بەرزترین ڕێژەی ژنکوژی تێدا تۆمار کراوە بە بەراورد بە ژماری دانیشتوانی ژمارەی ژنان لەو وڵاتەدا. لە کاتێکدا ئامارەکان لە ئێستادا تەنها دەتوانرێت لە ناوچەکانی ئەمریکا و ئەوروپا بە دوواداچوونیان بۆ بکرێت بەهۆی کەلێنی داتا لە شوێنەکانی تر. هەروەها راپۆرتەکە ئاماژە بەوە دەدات کە چۆن توندوتیژی ئەلکترۆنیەکانی وەک هەراسانکردنی ئەلکترۆنی، کۆنتترۆلی زۆرداری، خراپ بەکارهێنانی وێنە دەکرێت ببێتە هۆکارێکی مەترسی و زیادکردنی مەترسیەکان لە ژیانی ڕاستیشدا و لە هەندێک حاڵەتدا دەبێتە هۆی کوشتنی ژنان. تۆڕی 8 مارس تایبەت بە 16 ڕۆژەی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ژنان وەستانەوە و ڕوبەڕووبوونەوەی توندوتیژی خەباتی نەبراوەی بزودنەوەی ژنانە لە سەرتاسەری جیهان هەوڵی بەردەوامێتی بۆ بنیاتنانی کۆمەلگایەکی خاڵی لە توندوتیژی دژی ژنان و کچان. لە هەرێمی کوردستان کێشەی گەورە بەرۆکی ژنانی گردووە بە کەمدانان و پلەدوویی سەرکی ترینیان کوشتن و هەراساتکردن، خۆسوتاندن، فرەژنەیی بێمافی لە دادگاکان، توندوتیژی ئەلکترۆنی، گرنگی نەدان بە پرسەکانی ژنان لەلایەن دەسەڵاتدارانەوە، بێکاری، بێموچەیی، نەبوونی پاڵپشتی دایکایەتی، نەبوونی دەستەبەری کۆمەڵایەتی. لە ماوەی 34 ساڵی ڕابردوودا و لە ژێر دەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستان ژنان ستەمیان لێ دەکرێت. هاوشان لەگەڵ دەسەڵات، بازرگان و سەرمایەداران ژنان دەچەوسێننەوە. پڕەپارەیەکی کەم لە بەرامبەر کاری سەخت و ماوەی کارکردنی زۆر، ئەمە جگە لە هەراسانکردن. لە هەرێمی کوردستان و عێراق بزودنەوەی ژنانی ئازادی خواست، کارکردنی بەردەوامی بۆ کەمکردنەوەی توندوتیژیەکان و هەوڵەکانیان لەم پێناوەیەدا لەگەڵ ئەم خەباتەدا و لە بەرامبەردا هەوڵ و ئاراستەی پێچەوانە هەیە بۆ مانەوەی ژنان لە پلەدووی و ستەم و کوشتن و خۆسوتاندن و بەشودانی کچانی منداڵ، پاشەکشەی بەردەوامی لە مافەکانیان، نمونۆی بەرجەستە و کراو لە نوێترین کاریان دەرچواندنی یاسایەکی ژەنگرتووی کۆنەخوازیە کە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق تێپەڕی بە ناوی هەمواری یاسای باری کەسێتی عێراق ژمارە 188. ساڵی 1959 بە یاسای ژمارەیەکی ساڵی 2025 دواتر دەرچواندنی مەندورەی جەعفەری لە ژێر سێبەری ئەم یاسایەدا هەرچەندە لە بەرامبەر دەنگێکی ناڕازی بەهێز و بڵند هەبوو، بەڵام بەڕێکەوتنێکی سیاسی هەمەلایەنەی لایەنەکانی ناو ئەنجومەنی نوێنەرانی عێراق تێپەڕێنرا بە بێبوونی هیچ هەڵوێستێکی نەرێنی لەلایەن کۆی پەرلەمانتارانەوە بە کورد و سوننە و شیعەوە. منداڵان و ژنانی عێراق سپات بە یەکێک لە
کۆنە خواستترین یاسای تایفی و مەذهبی سەبارەت بەم چالاکی ئەم چالاکیە هەموو ڕێکخراوەکان پێکەوە بە هەماهەنگی لە درێژەی 16 ڕۆژەی بەرەنگاربوونەوەی توندوتیژی ئەمڕۆ ئەم چالاکیە 8 تۆڕی مارس بوو کە ئەم چالاکی ئەنجام ماوە بەداخەوە بەنسبەت ئەو 53 ماسکە لە ماوەی ئەم 11 مانگە 53 ژن کوژراوە. ئێمە چالاکیەکان بە بەردەوامی لە ماوەی ئەم 16 ڕۆژە ئەوە نەبێ هەر لە هەرێمی کوردستان بێ لە هەموو جیهان بە یەکەوە هەمووی سەبارەت بە چالاکیەکان هەر ئەنجامەدرێ و سیمینارەکان و وشیارکردنەوەی تاک بە تاکی کۆمەلگا لە هەموو شوێنەکان ئەنجامەدرێ. بەداخەوە توندوتیژەکان جۆرا و جۆرن توندوتێژی سەبارەت هەر ئەوە نییە کوشتن و بڕین بێ بەڕاستی جاری وایە بە وشەیەک جاری وا هەیە بە هەر حرەکەیەک بێ هەر شتێک بێت لە جۆرە لەو جۆرانی کە بەرامبەر بە ژنان ئەکەوێتتر ژنان وەکو پێویست قورسایی خۆی ڕناگیرێن ناو کۆمەلگا بەڕاستی هەر شتێک بێ بە هەر جۆرێ بێ ژنان ئەچەوسێتەوە بەڕاستی کۆمەلگا ئەگەڕێتەوە بۆ ناوشیاری تاک ئەگەڕێتەوە بەڕاستی ناکرێ عنی تۆکە پێش هەموو شتێ ئێمە مرۆڤین ئەبێ ڕێز لە مرۆڤ بوونمان بگیرێت ژن و پیاو هیچ فەرقێکی نییە تەواوکەری یەکترن بەڕاستی بەڵام ئێمە خۆزگە یعنی بە هەمومانەوە ئەو توندوتیژێمان بنەبڕ کردایە ناکرێت